گەنجەکانمان دایمە گلەییان هەبوو، کۆمپانیەکانیش گلەییان هەبوو. ئەمە بۆشاییەکە کە پێویستەکە پڕ کرێتەوە. لەمە دووە ئەگەر بە دوای کاردا گەڕایت پێویست ناکات دوکان و دوکان بگەڕیت یاخود ئەم کۆمپانیا بۆ کۆمپانیا بگەڕیت. ئەپێک دروست کراوە دەتوانیت لێەوە هەلی کار بەدەست بێنی. من هاتوومەتەوە جێگای کە ئەپەکەیان دروست کردوە تاکو زانیاری زیاتر وەگرم. کاک پێشەوە جەزا بەڕێوەبەری سولیوەرکس سڵاوە لێبێ. پیرۆزبای ئەمە پاتان لێ یەکەم مەتاشەنی ئاسانکاری بۆ گەنجان و بۆ هاوڵاتیانەکە بۆی کە هەلی کاریان دەستکێ باسانی. بەڵێ سپاس بۆ جەنابتان بەخێر بن. سەبارەت بە ئەپلیکیشنەکە ئێمە بیرمان لەوە کردو کە بۆشایی یەکەیە لە نێوان ئەو گەنجە بەتوانایی کە هەمانە و لەگەڵ ئەو کۆمپانیانی کە بە دوای ئەو گەنجانەیە ئاگەڕان. گەنجەکانمان دایمە گلەییان هەبوو، کۆمپانیەکانیش گلەییان هەبوو. ئەمە بۆشاییەکە کە پێویستەکە پڕ کرێتەوە. ئێمە ئەپلیکیشنەکەمان دروست کرد کە خۆشبەختانە ئەپلیکیشنەکە بێ بەرامبەرە، واتە پێویست ناکات کەس هیچ بەرامبەرێ بە ئەمە بزنسکردن نییە بەسەر و پرۆسەیەوە، ئەمە تەنها هاوکاریە کە ئەمە ئەرکێکی سەر شانمانەکە وەکو کۆمپانیایەکی تەکنەلۆژی هاتوین پرۆژەیەکی تەکنەلۆژی بخێنە ناو بازاڕەکەەوە کە ئەپلیکیشنەکەیە. لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە گەنجە بەتوانەکانمان ئەتوان CV یاخود پرۆفایلێکی زۆر پرۆفشناڵ بۆ خۆیان دروستکەن لەسەر ئەساسی و پرسیارانەی کە ئێمە ئەیکەین کە ئەم پرسیارانە سەرجەم ئەو وەڵامانە تەواوە کات کە خاوەنکارەکان هەیەە لە هەر کەسێکە بیانەیە وەریگرن و لە بەرامبەریش ئەو خاوەنکارە بەڕێزانە توانن پرۆفایلێ بۆ خۆیان دروستکەن و هەر هەلیکارێکە هەیەیان بێ لەوێ دای بنن. ڕاستەوخۆ هەر کەسێک بێوێت پێشنیار بکرێ بۆ کارێ لەوێەوە ئەیکات تەنها بە بەتنێک کە پێشنیارم کە بۆ ئەو کارە ئێمەش پێشنیارەکەین بۆ کارەکە و دواتر ئەتوانن مقابلی یەکتر بکەن و دوای مناقەشەیەک وەربگیرێ لە کارەکە. ئەوەی کە ئێمە زیاتر شانازی پێوەکەین یەکەمیان لایانی بێبەرامبەری ئەپەکەیە، دووهەمیان کۆمەڵی کۆرسمان بەردەست خستووە لە ناو ئەپلیکیشنەکەیە کە کارمان لەسەر ئەوە کردو ئاستی گەنجەکانمان بەرزکەینەوە. ئەم گەنجە بەڕێزانە کێنە ناو پلاتفۆرمەکەی ئێمە لە هەر ئاستێکا بن ئەتوانن کۆرسی زیاتر بخوێنن، خۆ ئەتوانێت کۆرسەکانی تر ببینێت کە لە بواری جیاجایە شارەزایی ئەوانەشی هەبێت. بۆیە ئێمە لە هەمان کاتە هەستین بە با بڵێن ڕاستپاردنی زانکۆپی ماگاکان و MOUمان لەگەڵ ئاواژوو کردن و بەسپاسەوە بۆ سەرجەم زانکۆکان کە هاتنە سەرخەت. ئێمە ئەتوانی لەگەڵ ئەو زانکۆیانە کاری زۆر باش بکەین و ئەو خوێندکارانەی کە تازە تەخەڕوجیان کردووە ڕاستەخۆ بێنە ناو ئەپەکەوە لێەوە ئەتوان هەر کارێکە بیانە داوای ئەوکەن کە پێشنیار بکرێن. ئەوەی کە ئێمە شانازی پێوەکەین یەکێک لەو بەشانە ئەوەیە کە ئێمە ڕۆژانە بلۆگ داهانین. ئەم بلۆگانە کۆمەڵە بابەتی زۆر جیاوازی تایە. ئێمە هەواڵدا ئەنین لەسەر ئەمڕۆی ژینگەی کارکردن، ئێمە هەواڵدانین لەسەر ڕێنمایە گشتیەکان، ئێمە هەواڵدانین لەسەر یاساکان، ئێمە هەواڵدانین لەسەر چۆنەتی مامەڵەکردن لە ژینگەی کارە. ئەمانە بەڕاستی لەمە دواکاری ئێمە بێ و بەرپرسیارەتی خۆمان یەزانین و ئەمەش لە کۆتاییە ئەرکێکە کە ئێمە مرتاحەکە ئێمە هەستەکەین ینی شایانی ئەو بوو کە ئەم پرۆسێ جێبەجێکەین و ئەو بۆ شایە پڕکەینەوە. ئێوە هەلیکارە دۆزنەوە تا ئێستا بەرزترین موچەک هات بێتە لای ئێوە دۆزی بێتانە و چەندێک بووە؟ وەکو ڕابردوو کە ئێمە لەناو ئۆفیسەکەمانە ئەو فلتەریشنەمانە کرد پێش ئەپلیکیشنەکە ئەتوانم بڵێم تقریبان کۆمپانیامان هەبوو ڕێنجی 1,700,000 دائنا، بەڵام خۆشتەزانی ئەوانە تۆزی تایبەترن. هەیە مەسەڵەن ئۆفەری زۆر لەوە زیاتر دائانێ بۆ بابەتە بەرزەکان یاخود کەسە زۆ سپێشەڵەکان کە ئەرکیشی قورستریان هەیە لە ناو کۆمپانیە، بەڵام ڕێنجەکان بەگشتی لە 1,000,000 و خوار ملیۆنەوەن ئەوانەی کە زۆر لە بازارەکە ئاڵوگۆڕیان پێکرێوەکو موچە. ئێوە هیچ شوێنێک وەرەگرن ئەگەر موچەیەکی کەم بە کارمەندەکانی؟ هەڵبەتە ئێمە کەمتر وەرناگرن. بەڵێ ئێمە ڕەچاوی یاساکانی دەستەبەری کۆمەڵایەتی زۆرەکەین، چونکە لە کۆتاییە ئەوە یاسای جێبەجێکردنە. ئەوەی کە هەیە ئەمساڵ یاسای دەستەبەری کۆمەڵایەتی ئەوەیە کە جاران 350,000 بوو، ئێستا بۆ بە 450,000 واتە لەو ڕێنجە بەرەو سەر بێ. ئێمە بێگومان ڕەچاوی ئەوەکەین هەر کۆمپانیا هەلی کاردابنێ کە لەو ڕێنجە کەمتر بێ ئێمە قوبوڵی ناکەین و نایەڵین پەبلیش کرێ. یەک حاڵت نەبێت کە ئەویش ئەو کارمەندە ڕاستەوخۆ لە ناو کۆمپانیایە کار نەکا، بەڵکو کۆمەڵە تاسکی فریلانسی یاخود بە ڕیموت بتوانێت کار لەگەڵ ئەو کۆمپانیا بکە و ئیشەکانی شایانی ئەوە بێت کە ئەو پارەکەمە وەرگێ و خۆشی ڕازی بێ. ئەژینە ئەگەر بێتە سەرۆی کە کارمەند بێ و گرێبەستی هەبێ یاسای دەستەبەری کۆمەڵاتی ڕێگەنای و ئێمەش ڕێگەنای. کۆتا پرسیارم چی بۆ خانمانەکەن کە پارێزراو بن لە شوێنی کارە ئێوە هەلی کار ڕاگەێنن مەسئولیەتان لەسەر شانە چی بۆ خانمانەکەن چکە جێچەڵ دروست بووە لە هەندێک شوێنە؟ ڕاستە سەبارەت بە خانمان ئێمە پێمان ناخۆشە کە پێشتریژە و حاڵەتانەمان بیستووە کۆمەڵە شوێنی نایاسایی هەبوون کە ئەم کارانەیان کردووە و ڕەنگە بە ئاقارێکی ترا بردبێتیان یاخود کاری تریان کردبێ. ئێمە سپاس بەخوا کۆمپانیایەکی فەرمیمان هەیە ئەم پرۆژە تەکنەلۆژیەکە کردومانە ئەوەیە کە
هەم ئەم خاتونە ئەزیزە ئەم کوڕە گەنجە ئەم ئافرەتە گەنجە بتوانێت معلوماتی تەواوی لەسەر شوێنەکە هەبێ اینجا ئیشەکەی بۆ پێشنیارکە و هەمیش ئەو کۆمپانیا بە تەواوی ئەم کەسە بناسێت کە چی ڕائەسپێرێ بۆی کە ئیشی لەگەڵا بکە بۆیە ئەوەی کە لەسەر ئێمە بە تەواوی دڵنیا ئەین بە خاتونەکان بە خانمان بە ئافرەتانی هەرێمەکەمان کە قەناعەتمان وایە ئێمە بە تەواوی یاساکانی ئەوانمان پاراست بێ یاخود مافەکانی ئەوانمان پاراست بێ و سەرجەم ئەو یاسایانەی کە پێویستە ئێمە پێڕۆمان کرد بێ لە کۆتاییشە ئەوە یاسایە کە مافی هەمومان داواکە.